خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ من زانا حەسەن لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. دوا بەدوایەوەی تاڵیبان توانی زۆربەی هەرە زۆری و یاخود جگە لە ویلایەتێکی ئەفغانستان دەست بە سەردا بگرێت و وەکو ئەڵێن جارێکی تر حکمی تاڵیبان گەڕایەوە بۆ ئەفغانستان. لێکدانەوە و قسە و باسی زۆری بە دوای خۆی داهێناوە بە جۆرێک لارێمی کوردستان و عراقیش تەوەری گەرمی مەجلیسەکانە، بە جۆرێک هەندێک دەیشوبهێنن بە دۆخی عراق و هەرێمی کوردستان و هەندێکیش پێیان وایە کە ئەم دۆخە لە عراق و هەرێمی کوردستان ڕوونادات. ئەفغانستان چ کاریگەریەکی هەیە بەسەر عراق و هەرێمی کوردستان؟ تاڵیبان بۆ ئەفغانستان دەبێت بەمای خێر یاخود جارێکی تر وەکۆی لە سەردەمی حکومیان دابوو مایی شەڕ و ماڵوێرانی دەبێت وەکۆی بەشێک لە ئەفغانیەکان دەترسن. تا ئەم ساتانەش فڕۆکەخانەی نێودەوڵەتی کابول لەژێر دەستی هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانیەتی و خەڵکێکی زۆر لە ڕێگەی فڕۆکەی سەربازی و فڕۆکەی جۆرا و جۆرەوە بێ ڤیزا و بێ پاسپۆرت ڕوودەکەنە وڵاتانی تر و لە دەستی حکمی تاڵیبان ڕادەکەن. بەڵام بازدەوە دەکرێت تاڵیبان باقلیەتێکی تر ڕووی کردوتەوە ئەفغانستان. ئەم دۆخە تا چەند کاریگەری لەسەر عراق و هەرێمی کوردستان و کورد دەبێت بەگشتی. ئەو سەرکردە کوردەی کە پیرۆزبایی لە بزوتنەوەی تاڵیبان کرد وەک سەرکەوتن، ئەم شەو میوانی پانۆرامایە بە ڕێز مامۆستا ئەحسان عەلی عەبدولعەزیز سەرکردە لە بزوتنەوەی ئیسلامی بە سوپاسەوە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمانە. مامۆستا بەخێر بێ ئیسلااو لێبێ، سوپاس دەکەم بۆ بەشداریت لە پانۆرامادا. سەرەتا ئەمەوێ هەڵبەتە هەر کەسە و دید و تێڕوانینێکی تایبەتی خۆی هەیە لە چوارچێوەی کاری سیاسەتدا. ئێوە لە چ ڕوانگەیەکەوە پیرۆزبایی و دڵخۆشی خۆتان دەربڕی بۆ سەرکەوتنی یاخود هاتنەوە حکمی بزوتنەوەی تاڵیبان لە ئەفغانستان بۆ کورد چ کاریگەریەکی هەیە یاخود بۆ دنیای ئیسلامی چ کاریگەریەکی هەیە؟ بسم الله الرحمن الرحیم. خۆشحاڵین بۆی کە لەگەڵ جەنابزانین جارێکی تر و ئینشاءڵڵا بتوانین کەوا میلەتی کورد ئەوەی کە پێویست بێ لە معلومات و لە زانیاری بیانێنێ و بە چاوڕۆشنێکیان پێ بدەین لە وەزعی کە ئێستاکێ ئەگوزارێت. یەکەم من پێم خۆشە ئەوە بزانین ئێمە وەکو میلەتێکی مەزڵوم وەکو میلەتێکەوە زوڵممان لێکراوە ساڵەهای ساڵە و ئەفغانیەکانی میلەتێکی زوڵم لێکراون و ساڵەهای ساڵە زوڵمیان لێکراوە و حەچی سیلاحی لە دنیاە تاقی کرایەوە دژیان، بەڵام ئەو میلەتە خۆڕاگرە لە ئەخیرا توانیان بە هیوای خۆیان بگەن و وڵاتی خۆیان ئازاد بکەن داگیرکرد. ئێمە وەکو میلەتێکی مەزڵوم حەقە هەموو کورد پێی خۆش بێکەوە هەرچ میلەت داگیرکرا و زەمینەی خۆی ئازاد بکات. ئێمە وەکو میلەتێک بێ هەموو لایەکمان پێمان خۆش بێت و بتوانین دەرسی لێوەرد بۆ خۆشمان بۆ ئێمە چاڵەهای ساڵە ئەرز و نەتەوەمان داگیرکراوە بۆ تا ئێستا نەمانتوانیوە ڕزگاری بکەین. ئەبێ ئێمە دەرز وەرگین بەڕاستی لەوانە. حاڵەتێکی تر هەیە با من حەزەکەم بە جەنابتان بڵێم پێش هەموو شتێک ئەم وەزعی کە وەکو حیوارێک لە بینی تاالبان و ئەمریکەکانە هەبوو لە زمانەی ترامپ بۆ دەستی پێ هیچ پەیوەندی بە بایدنەوە نییە و لە عینی کاتیشە حەزەکەم ئەوە بزانێت میلەتی خۆمان هەمووی ئەوە بزانێت کە ئەو دانوستانەشی لە بینی تاالبان و ئەمریکەکانە کە لە قەتەرا هەبوو بە هیچ شێوەیەک ئەمە نەبووەکەوە وابزانن دەسا و دەستی دەسەڵاتە. ئەو دانیشتانە تەنها بۆ ئەوە بووە ئەمریکا قەراری یاوەکەوە لە ئەفغانستان بکشێتەوە و ئەوان لەگەڵ تاالبانە ئیمزایەک بکەن کەوا لە کاتی کشانەوەیانە تاالبان عملیاتی عەسکەری نەکات و بە شێوەیەکی ئاشتیانە ئینسیحاب بکەن. یعنی ئەو دانوستانانە بۆ ئەو بووە، بەڵام ئەمریکەکان خۆیشیان شۆک کە کاتێک ئەو پارە و ئەو هەموو ملیۆنەیان خەرج کرد، بەڵام ئەوانەی کە لەگەڵیابوون نەیانتوانێت چەند ڕۆژێکیش مقاومە بکەن و بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەمریکا قەراری خۆیان داوتیان ئەمە ئینسیحابەکەین. ئەوان بە هەموو شێوەیەک هەموو ئەرزەکان لە دەستدا و لەبەرەوەی تاالبان لەقوڵایی خەڵکەوە خەڵکەکە هەمووی تەئیدی کرد بۆیە بوو بە سەبەبی ئەوەی کە بە زووترین کات ئەو ئەرزە و ئەو شوێنان پێویستی هەمووی ئازاد بکات. بەڵێ مامۆستا، ینی تاالبان پێشتر حکمێکی استبدادیە بووە بە جۆرێک لە جۆرەکان ژن چەوساوەتەوە مافی مرۆڤ پێشێل کراوە مەسەلە خەڵکێکی زۆر بە بیانووی جۆرا و جۆر ینی تەنانەت خەڵکیان بە جۆرێک دینیان پەیڕەوە کردیان ئاینیان پەیڕەوە کرد کە خەڵکیان ترساند بوو.
ئەمما کاریگەری نابێت لەسەر ئەفغانستانی ئێستا و ئەو ڕاکردنی ئێستا هەیە کە ئەیبینین لە مەتاڕەکان کە خەڵک ئامادەیە لەسەر باڵی فڕۆکە سەرکەوێ بەس بۆ ئەوی دەرچێت لە کابڵ. پێش هەموو شتێک ئەبێەوەمان لەبیر نەچێ ئەفغانستان ساڵەهای ساڵە بەدەیا ساڵە و ئەمانەیە کەوا بە حاڵەتێکی اقتصادی خراپڕەوە بە عامیش میلەتی ئەفغانستان میلەتێکی فەقیرە لەبەرەوە خەڵکێکی زۆر کە ڕوئەکەن لە دەرەوە مۆزوع اقتصادە نەک مۆزوع تاالبان نەبخۆکرد جاران تاالبانیش نەبوو لە زمانەی کارزای و لە زمانەی ئەم عەبدولئەمغانیا زیاتر خەڵک لە ئەفغانستان ڕای کردو بەرەو ئەوروپا و بەرەو جەگەکانی تر ڕۆشتون و هەموو ئەوروپا شاهیدە عەدەدەکەیان کە زۆر زیاترە لە زمانەی تاالبان لەبەرەوە زیاتر پەیوەستی بە اقتصادەوە هەیە. بەڵام ئەوەی کەوا هەر وڵاتێک بێوێ سیستەمێک دابنێ ئەو سیستەمە بەخواستی وڵاتانی تر بێ بەڕاستی ئەمە جێگەی نابێتەوە لە هیچ کوێ. ئێستا ئەفغانیەکان خۆیان زۆرینەی زۆریان ڕازین بە تاالبان لەبەرەوە هیچ پەیوەندیێکی بە خەڵکی ترەوە نییە ئەوان ئەو حکومیان پێ خۆشە ئەو حکومیان پێ باشە ئەگەر کەمینەیەکی کەمیش لەبەر هەچ هۆیەک بێ پێی خۆش نەبێ ئەوە کەمینەیە ئەبێ ڕازی بێ بۆ زۆرینە ئەگەر ئەو حکومەشی کە خۆیان پیادەیەکەن و ئەڵێن زۆرینە و کەمینە. ئەمڕۆ زۆرینەی خەڵک لە ئەفغانستانە لەگەڵ تاالبانە زۆرینەی خەڵک ئەو حکومەی تاالبانی پێ خۆشەوێ لەبەرەوە ئێمە هیچ بۆ ئێمە نییە کە بۆیان دابرێن چ حکومێک ئەوان باشای بۆ ئەوان باش نییە. بەداخەوە ساڵەهای ساڵە ئەو غەڵەتە گەورانەی کە ئەمریکا کردوێتی لە شەرقی ئەوسەد ئەو غەڵەتانە بووە بۆ نمونە من کاتی خۆی بەرپرسێکی زۆر گەورەی ئەمریکی هاو لەگەڵ دانیشت ئەو منەزەهینێکیان هەیە بەشێکەوتی منەظەمی تەنبیاتی عالەمی سێهەمە بەحساب باسێوایانە کرد هەرەو کاتەکەوە ئەم وڵاتانەی کە ئێنە ناوی بەحسابە بێ کۆتا دابنێن شن ئەوە نەپرسنتجێ هەبێ و خەڵکێکی تر ئەوە هەبێت من بەو یەک پرسیارە کورتم باشە ئێوە ئەم نظامە ئەگەر ئەوە نەباشە بۆ خۆتانی تەطبیق تاکەن ئەم نظامی حتا لە عێراقا دایانەوە مۆزوعی کۆتا و مۆزوعی ئەوە خۆیان تەطبیقی ناکەن. ئایا ئێستاکێ لە کۆنگریس و پەرلەمانی ئەمریکیە ڕێژەدانراوە بۆ ئافرەت ڕێژەدانراوە بۆ کۆتا ئەو شتانەدانراوە بخوێن بەڵام بەداخەوە ئەوان هاتوون نظامێک ئەهێنن وەکو جاران لەسەر بشتاقینەوەیان دەکرد سیان لەسەر عالەمی ئیسلامی سەر عالەمانە بەسموعەیە نظام تاقیکەنەوە کە خۆشیان باوەڕیان نییە ئەگەر خۆیان ئەم شتە بە باشە زان بۆ لای خۆیان تاقی ناکەنەوە. بەڵێ مامۆستا بەڕێستان باسان لەوە کرد کە ئەمە تەنها اتفاقیەک بووە بۆ ئەوەی کە بەبێت تەقا یاخود تەقە نەکرێت هێزەکانی ئەمریکا و پەیمانەکانی سەحاب بکەن و 2000 تاالبان بگەڕێتەوە بۆ شارەکانی ئەفغانستان. بەڵام ماوەیەکی زۆرە ینی دانوستان هەیە لە نێوان کۆمەڵێک لە قیادەی تاالبان و ئەمریکا و باز لەوە دەکرێت کە ئەمە کارێکی مخابراتی ئەمریکا بوو و لە 2000 دەرەکەوێت هێشتا زۆر بڕیان لەو بابەتە بدرێت. برای بەڕێزم ئەمە مۆزوعەکەوەی هەنێ خەڵک ئەیانەوێ نەزەریەیەکی ئینهیزامی لە ناخی دڵی خەڵکی شەرقی ئەوسەد و خەڵکی مسلمانە بخولقێنن ئەوە مسلمان ناتوانێت زلهێزێک با بە عەرزایە مسلمان ناتوانێت سەرکەوێ بەسەر هێزێکی گەورە بەڵام ئەمانە لە ڕاستیە هیچی ڕاست نییە. ئەو بایدن خۆی اعترافی کردوتی ئێمە چەند ساڵە 30 تریلیۆنێکمان خەش کردو ئەوە لەوێن هیچمان بە هیچ نەکرد. لەبەرەوە ئەوان ئیستاکێ سیاسەتی ئەمریکا گەشتۆتە ئەو قەرارەی خۆیان قەراری خۆیانیان داوە ئەڵێ ئێمە جارێکی تر ناچین پارەی خۆمان خەچکەین و خەڵکی خۆمان بدەین بە کوش لە زمینەیەکە دوایش نازانین مەجهولە وەالحاصل مستەقبلەکەی. لەبەرەوە خەڵکی ئەفغانستان خەڵکێکی خۆڕاگر بوون گەورەترین چەک لە ئەفغانستانە تاقی کرایەوە هەر لە B-52 هەر لەو شەکێکی تر هەیە پێڵێن قەنابل تەنها و یەک جار بەکارهێنراوە لە ئەفغانستان بەکارهێنا لە ناوچەی تۆرە بۆرە. لەبەرەوە چەک نەماوە لە دنیاە بە ئیتحادی سۆڤێتی و بە بریتانیای کۆن و بە ئەمریکا و تاقی نەکرد بەڵام میلەتێکی خۆڕاگر بوون میلەتێک بوون ئیعتیمادیان لەسەر خۆیان کرد کارێکیان کرد ئەوەش زۆر گرنگە. من ئەم جارێ وتومە ئەمریکا ئەتوانێت بڕوات وڵاتێ داگیر بکە. ئەمریکا دائیمەن نەزەریەی ئەوەی هەیە بتوانێت شوێنێک وێران بکە بەس ئەمریکا هەرگیز پلانی بی نییە ئەوەی کە ئەو وڵاتە بنیاد بنێتەوە بۆی هەر بۆ بەس هاتۆ عێراق بتەفەرم عێراقی داگیر کرد بەڵام ئایا پلانی دوای داگیرکردنەکەی چی بوو؟ مؤسساتی لە عێراق هێڵا جێشی هیچ شتێکی نەهێڵا عێراقێکی خستە سەر ئەو وەزعی کە هەیە. عێراق لە ساڵی هەشتای بوو لە هەر وڵاتەکان کە دەوڵەمەندی وڵات بوو لە عالەما بەڵام ئێستا عێراقی وا لێ کردو بردوێت 50 ساڵ 6 ساڵ لەمەوە پێش 100 ساڵ لەمەوە پێش. لەبەرەوە ئەمریکا هەمیشە بۆ ئەو وڵاتانە کە ڕۆشتووە هیچ بەروبوومێکی نەبووە ئیلا لە تەدمیرکردن نەبێ ئیلا لە خراپەکاری. بەڵێ مامۆستا ئێستا هێشتا ویلایەتی پێنجشیر
لە ژێردەستی لایەنگرانی شامەسعوددا کە کوڕەکەی ئێستا لەوەیە و کۆمەڵێک لە خەڵکی تر لەوەیەوە ڕۆژانە ئەبینین خۆپشاندان لێرە و لەوێ ئەکرێ چ پێوەرێکێ کە تەواوی خەڵکی ئەفغانستان یان زۆرینەی خەڵکی ئەفغانستان بە حکمی ئێستای تاڵیبان ڕازی بێت ینی هیچ استفتایەک هیچ هەڵبژاردنێک نەکراوە ینی بۆچی بەڕێستان بە چ پێوەرێک پێتان وایە کە ئەم حکومە قبوڵە پێش هەموو شتێ براگیان ئەگەر خەڵکی زۆرینەی زۆری ئەفغانیەکان لەگەڵ تاالبانە نەبوونایە عەبدوڕەشید دۆستەم و غەنی و ئەمانە هەر هەمویان ڕایان نەکرد هەر لە یەکەم ڕۆژەوە مقاومەیەکیان هەرە کرد چۆنەوە بەڵام خۆیان نەزانن زۆرینەی زۆری ئەو خەڵکە لەگەڵ تاالبانایە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم ئەگەر بێت تەماشای ئەو گۆڕانکاریانە بکەی بەسەر تاالبانە هاتووە بەڵێ گۆڕانکارێکی گەورە هاتووە ئەوان دەرسیان وەگرتووە لە کۆن ئێستاکێ زۆر بە عقلێتێکی زۆر عقلانەتر حتا منش کە قسەم لەگەڵا کردن بەڕاستی ئەو شتم پێوتن و ئاگادارم کرد ئێستاکێ زوومی من باسیەوەکەم مامۆستا باسی گۆڕانکاریەکانەکەم ببوورە بەس پێشەوەمەوێت تۆزێ لەسەر ناوخۆی ئەفغانستان ئەجینا حەزەکەم چینەوە تەفاسیلەوە یان گۆڕانکاریەکان بەڕێوەبردنەوە بەڵام یەکێک لەو خاڵە گرنگانەی یەکێک لەو خاڵە گرنگانەی براگیان فەرق لە بینی ئەم جارە و جارەکەی پێشواچی بوو قیادەی تاالبان بیدایەت کە دەستی پێکرد لە قەندەهار و جەلالاباد و ئەو جێگانە و بڵین ویلایەتەکانی جنوبی ئەم ویلایەتانە هەمویان خەڵکێکی پشتۆنن پشتۆنەکان ئەو خەڵکە فەقیرانن کە خەڵکی لادێن و ئەکسەریەتی ئەفغانستانیش پشتۆنە لەبەرەوە بیدایەت ئەمان فریای ئەوە نەکەوتن ئیعلامێکی زۆریش لەسەریان هەبوو لە ئەمریکا و لە ئەوروپا و لە دنیا بە شێوەیەکی زۆر ڕەندە و ناشرین پیشانی و عالەمەیاندا هاتن قەومیەتەکانی تریان کرد بە گژیان قەومیەتەکانی تریان کرد بە دوژمنیان بەڵام ئەم کاتە ئەم جارەیان تاالبان زۆر بە ئاقلانەتر کاری کرد هات لە ویلایەتەکانی سەرەوە دەستی پێکرد هات لە ویلایەتەکان کە ئۆزبەکەکانی لێبوو لە مەزار شەریف و لە بەڵەخ ئەو شوێنانەوە دەستی پێکرد هاو لە منتیقەکانی تاجیکۆ دەستی پێکرد لە بەدەخشانەوەوانەوە دەستی پێکرد دوایی ویلایەتەکانی حتا لە هیراتەوە دەستی پێکرد کە ویلایەتێکی تاجیکیە لەبەرەوە ئەم جارە بەعکسەوە هەموو خەڵکەکەی تر لە ماوەی ئەم چەند ساڵە کە کارەزای ئەو خەڵکەی تریان کردووە بەعکسەوە ئەوانەی تریش بۆیان دەرکەوت کە تاالبان زۆر باشترە و وەختی خۆی ناسی باشی لەبەرەوە ئێستاکێ خەڵکێکی زۆری ئۆزبەک زۆری تاجیک زۆری هەموو قەومیەتەکانی تر لە تاالبان کۆبۆتەوە و ئەوەش بەهۆی ئەوەی کە ئەو ویلایەتانەی کە ئۆزبەکی دایە و کە تاجیکی دایە و کە ئەوانی تریتایە هەمویان تەسلیم بە تاالبان ببوو و هەماهەنگی بکەن ئیسماعیل خانی کە لەو قاعدە تاریخانە بوو کە لە زمانەی ئیتیحادی سۆڤێتیشە ئەو یەکێ بوو لە قاعدە هەرە گەورەکانی جەماعەتی بورهانەدین ڕەبانی و لەوێ هەموو جارێ صاحب نفوذ بووە بەڵام ئەم جارە بە زۆر بەڕێز و قسەیان لەگەڵا کرد و زۆر بەڕێز و خۆشی ویلایەتەکەی تەسلیم کرد و هیچ کێشەیەکیش نەبوو لە بینی پشتۆن و تاالبان پشتۆن و بڵین تاجیکەکان بەڵێ مامۆستا پێشتر کاتی خۆشی کە لە پرۆسی ئازادی خودەوەی کە ئەو شەڕی لە ئەفغانستان دەستی پێکرد لە 2001 تاالبان پاڵپشتێکی سعودی هەبوو یان لەو خەتە سنیە نزیک بوو بەڵام ئەم جارە سیرەکەی مەسەلەن دانوسانەکانیان لە قەتەر بوو مەسەلەن زەبیحوڵای مشتەهیدی مەسەلەن برادەر هەموو ئەوانە قیادەکانیان بەشێکیان لە قەتەر بوون ئەمانە یان قەتەر بەشێکە لە پرۆسەی یان ئەگەر ژێربەژێر بێ لەگەڵ تورکیا ینی پرۆژەی ئیخوانی ئەمەوە ناکە کە تێڕوانینی تاالبان گۆڕابێ بەرەو ئەو خەتە ئیخوانیە نەخێر مەدرسەی ئیخوان موسلیمین ئەتوانی بڵێ فەشەلی هێناوە لە هەموو عالەمی عەرەبیە لەبەرەوەی مەدرسەیە بوو گەر هەر تەماشای بکەی هەر لە میسر و هەر لە جێگەکانی ترە ئەوانە ئەوتا بۆ نمونە غەنووشی و فەقیرە هەموو شتێکیشی کرد ڕۆشتە ناو حتا گۆرانی بێژی ئافرەتی هێنا لەگەڵ یانە گۆرانیان وت و چەپڵەشی بۆ لیان فەقیرە بەڵام هەر پێی ڕازی نەبوون لەبەرەوە ئەو مەدرسە بە نەزەری من بە بۆچوونی من ئەو نەزەرە تقریبەن ئەو مەدرسەیە کۆتایی پێ هاتووە بە هیچ شێوەیەک مسلمان لە هیچ جێگەیەکی عالەمە بۆ مەدرسەی ناچێتە سەر حکوم لەبەرەوە بە هەموو شێوەی بە هەموو قیاسێکی ژەو دوو مەدرسەیە دوورن لە یەکەوە تاالبان بە شێوەیەکی زۆر عاقلانەتر کارەکەن ئەم جارە حیوارەکەن لەگەڵ هەموو ئەترافەکانە و دەوری ئەو مدەتەی کە لە سج نابوون و لە هەموو جێگەکان نابوون ینی دەرسێکی باشیان وەرگرتووە قەتەر سیاسەتەکە قەتەر سیاسەتەکە لە حەزەکات لە هەموو جێگەکانە لە هەموو شوێنەکانە تەنها لەگەڵ ئیخوانان نیە لە هەندێک شوێنە لەگەڵ سەلەفیەکانیش علاقەی لە هەندێک شوێنە لەگەڵ قەومیش علاقەی هەیە لە عێراقا قەتەر یارمەتی حەشدی شەعبیشی دابیدایەت یعنی ئەمە معلوماتمان هەیە بۆ نمونە یعنی قەتەر سیاسەتەکە حەقی بە
مدرسەی فکری ئیخوان مسلمین ئەوانە نیە تەنها شتێکە ڕێز لە فکری ئیسلام یعنی دعمی ئیخوان مسلمینەکە ئەویش لە ڕقی ئیمارات و سعودیە بوو کاتی خۆی بەڵام قەتەر سیاسەتەکە لەگەڵ هەموو ئەطرافەکانە حەزەکە علاقەی باشە ئەمێ بێمە سەر و پەیوەندە تەلەفۆنی بەڕێستا مەسەڵەن بەڕێز پەیوەندیت بە چێوە کێرەوە پەیوەندی بەڕێستان بۆ کەی ئەگەڕێتەوە و لەو گفتوگۆیە باسی چیتان کرد مامۆستا حەزەکەم شتێکی تر بە بیری ئەو خەڵکە بێنمەوە حتا بۆ یەکەم جارە من بە جەناب دەڵێم ئێمە بۆ یەکەم جار کە ئەحمەد شاه مەسعودمان بینی طبعا ئەو کاتە بەعس حکمیە کرد لە عێراق ئێمە کە 89 ئەحمەد شاه مەسعودمان بینی بۆ یەکەم جار لە خزمەتی جەنابی مامۆستا مەلا عەلی باوکمدا بڵێن بووین و بینیمان طبعا ڕێزێکی زۆر زۆری لێگرتوینە و حادیسە خەڵک ئەیزانێ بەڵام یەک شتی وت زۆر گرنگ بوو وتی یا شێخ بە باوکم طبعا ئەوان هەمویان بەعسیان بە کافر زانی و بە حەزەکەم ئەوە بزانی و لەگەڵ معاناتی میلەتی کووردا بوون و ئەو بە ئێمەی وتی بە باوکم وتی یا شێخ ئێمە بەس با یەک تۆس ئیساکی الحەمدوللا ڕووز نەماوە و با یەک تۆس ئێمە ینی ئیستیقامە بکەین و دا بمەزرین لە وڵاتی خۆمانە وتی بە هەزارەها بەس ڕێگەمان بۆ بکەنەوە بە هەزارەها مجاهیدی ئەفغانیتان بۆ ئەنێرین بۆ یارمەتیدانی میلەتی مەزلومی کورد ئەمە ئەو وعدەی داوە بە باوکم وتی تەنها ڕێگەیەکمان بۆ بدۆزنەوە چەکتان ئەوێ مجاهیدتان ئەوێ ئێمە بۆتان بنێرین لەبەرەوە ئێوەش مەزلومن دژی نظامێکی ئەفلەقی سەدام حوسێنی کە ئێوە کارەکەن ئێمە بە هەموو شێ پاپشتیتانەکەین بەس با یەک تۆز ئێمە ئەم دەوڵەتمان دامەزرێت طبعا ئێمە هەر لە کۆنەوە علاقەمان لەگەڵ هەموو ئەو قیادانە هەبووە و یارمەتی دەربوون بۆ ئێمە و ئێمە هەر من خۆم لە پیشاوەرا بووم و ئەو قیادانە هەمووی ینی بەبێ هیچ شتێک چوومەتە ماڵیان هەر لە بورهانەدین ڕەبانی هەر لە یونس خاڵس لە سەییا هەمویان ئێمە ئەناسین و دۆسایەتیمان هەیە لەگەڵیانە و زۆر یارمەتی ئێمەیان داوە بەڕاستی لەبەرەوە ئێمە علاقاتێکی دینداری ئیمانی کە هەردوو لامان مەزلوم بووین و هەردوو لامان دژی زاڵم کارمان کردووە ئەو علاقەتە بەستوینی بەیەکەوە ئێستاش طبعا ئێمە بە هەموو شێوەیەک لە دڵۆ خۆشحاڵ بووین لەبەرەوە من پەیوەندیم کرد بە برادەری بەڕێز زەبیح الله مجاهید و سڵاو و ڕێز و هەموو شتێکم پێگەیان بە قیادەی خۆیان بە هەموو لایەکیان و پێشمان وتون کە ئاگایان لە خۆیان بێ و ئیستاکە زوومی عالم لەسەریانە ئەبێ زۆر بە دیقەتەوە معاملە بکەن و ئاگایان لەوێ کەس بە ناوی ئەوانەوەش هەندێک کار نکات و گەورەی بکەن و ئەوی زۆر دڵخۆش بوو تەمان سڵاو و ڕێزی گەیان بە هەموو میلەتی کورد بە هەموو میلەتی مسلمانی کورد و خۆشحاڵی دەربڕی و ئەوان میلەتی کوردیان خۆشەیە بەڕاستی و مەزلومان دەزانن باش مامۆستا بە پێیەوەی کە بەڕێزە دووتت ئێم چوومەتە ماڵیان و سەرکردەکانە ناسم و لیان نزیکین تەسەوڕی بەڕێز یا بۆچوونی بەڕێزت وایە کە گۆڕانکاری بەسەر حکمی تاالبان نابێت بە مەسلەی مافی مرۆڤ لەسەر مەسلەی مافی ژن لەسەر مەسلەی ئەو بیرە توندڕەوەی کە لە ماوەی 6 ساڵی حکما هەیان بووە مەسەلەن ئەو چەند ڕۆژە کۆمەڵێک شتمان بینی مەسەلەن ئەبینی لەسەر ئاڵا زلە لە خەڵکەدەن بە قۆناغت فەنگ لە خەڵکەدەن مەسەلەن هەست ناکەی ئەم ئەقلیەتە نەگۆڕاوە یاخود لە قیادەکانە گۆڕاوە و لە قاعیدەکەیانە نەگۆڕاوە چۆنی ئەم شتانە تۆ وڵاتێک کە ساڵەهای ساڵژە داگیرکاریە بێ لەوانەیە خروقاتیش هەبێت بەڵام بە تەئکید تاالبان گۆڕانکاری بەسەریا هاتووە حتا بۆ دانوستان لەگەڵ هەموو ئەطرافەکانی ترا ئەکەن بۆ ئەوەی کە حتا حکومەتیش دامەزرێنن و پەلەیان نییە و لەم ڕۆژانە قاعدێکی ئەفغانی لەگەڵ موزیعێکی ئافرەتا مقابلەی کرد کە ئەمە هەمووی گۆڕانکاریە و ئەوان عفواتیان دەرکرد بۆ هەموو کەسێک و داوا لە تەیار و هەموو عسکەرەکانەکەن گەڕنە شوێنی خۆیان ئەمە هەمووی گۆڕانکاریە بەڕاستی گۆڕانکاری ئیجابی زۆریان کردو بەڵام براگیان ئادەی با ئێمە بینە سەر وەزعی خۆمان لە کوردستانە خەڵک لەسەر سەحافە ناگیرێ باسی خۆشمانەکەین باسی خۆشمانەکەین لە کوردستانە چەند کەس بە ناحەق گیراوە ئەی لە کوردستانە چەند کەس سەحەفیەک لەبەر خاترەوەی مەقالەیەکی نووسیوە دەسەڵاتانە بۆ گیراوە ئەی چەند مەلا گیراوە لە کوردستانە تەنها لەسەرەوەی قسەی حەقی وتووە ئیساکێ لە کوردستانە هەژ مەلایەکی قسەیەکی حەق بکە ئەچەند ئەو تا بۆ نمونە مەلا ئیسماعیلێکی فەقیر سوسەی تەنها لەبەرەوە قسەی حەقی کردووە گرتویانە لە سجنایە تەنها دەسەڵات خۆی ئێمە داعشە ئەرەبا بە کاکە محامی ڕۆژۆ دیفاعی لێ بکە کەس شۆ دیفاعی لێ بکە محکەمەیان لێ کردووە محکەمەیەکی ئادەی بزانین عالم بیبینە بزانین چۆنە ئێمە بێ کاتێک نەقد بکەین لەو وڵاتانەی تر لەو جێگانەی تر کە ئێمە خۆمان حکمێکی زۆر باشترمانە بێت لەو خەڵکەداخەوە ئەمڕۆ مامۆستا ڕەنگە کوردیش بەعام کە ئێستاکێ ئەمڕۆ یعنی وەکو بانزینێک ئاوا هەمووی هەڵت هاتوو بەیەکە هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە کوردستانە بەڕاستی نەعەدالەتیەکەیە نادادپەروەریەکەیە گەندەڵێکی زۆر هەیە ئەبێ ئەوانە عیلاج بکرێن بەڵێ باسیەوە ئەکەین ببوورە بەڵام مەبەستەکە لەوەیە مەسەلەن بەراوردێک لە حکمی ڕابردووی تاالبانە کە مافی ژن زۆر پێشێلەکرا بە جۆرێک لە جۆرەکان مەسەلەن چەسانەوەیەکی زۆر هەبوو مەسەلەن کەس بۆی نەبوو بڕواتە مەکتەب مەسەلەن لە فەرمانگەکانە
بەڵام لەناو خودی دینی ئیسلام و کوڕۆکی دینی ئیسلامە پڕەتی لە بەهای جوانی پڕەتی لە بەهای پێکەوە ژیان و مرۆڤایەتی خەڵک مەسەلەن ڕەنگە ویستی ئەوە بێت تەنانە دەوروپیەکانیش و کوردیش لێرە تاالبان ئەو حکومە بکات کە لە پڕەتی لە میهرەبانی و بێکەوە ژیان و ماف و بێکەوە کارکردن پێت وایە ئەم جارە ئەمە ڕوو ئەدات پێش ئەکید باسی عێراق وەرەمی کوردستانەکەین بەڵێ من پێم وایە تاالبان ئەم جارە گۆڕانکاری زۆر بەستەریا هاتووە و مافی مرۆڤ لەوێ زۆر زیاتر ئەبێت و ئینشاءالله ئەو کرانەوەی کە هەیەە ئیسلامێکی جوان پیشانی ئەو خەڵکە ئەدەن و ئەبێ لێبوو ئەو خاڵانەی ئەو هەنگاوانەی کە تا ئێستا کێ ناویانە هەمووی هەنگاوێکی جوانە لەبەرەوە ئێمە بانەین هەل ئێستاەوە پێشکەوین و حکمێکیان بەسەرا بدەین کە وەکو ئیعلامی غەربی چۆن پێشتر وەکو درڕندە وەکو ئەوانە پیشانی و خەڵکیانەدا بەڕاستی زۆربەی زۆری ئەوەی بۆ نمونەی سا ئیعلام ئارەزوی خۆی بە ئارەزوی هەبێت خەڵکێک ناشرینەکە ئارەزویشی لێبێت جوانیەکە لەبەرەوە ئێستا من هەر ئەوەژە پرسم باشە ئەی خەڵک بۆ باسیەوە ناکاکە لە فەرەنسا حکمێکیان ناوە لەو حکوما ئەڵێ ئەگەر هەج ئافرەتێ محەجەبە بێت نابێ بچێ بۆ هیچ دەوامێ نابێ بچێ بۆ هیچ بینایەک ئەی باشە ئەم مافی ئافرەت ئەم مافی ئافرەتە لەکوێیە لەوێ ئەم ئازیادی لەکوێیە لەوێ کە فەرەنسا خۆی بە ئومی دیموکراتیە زانێ ئەی باشە ئەی بۆ خەڵکی باسیەوە ناکە کە لەوێژ مافی مرۆڤ نییە کەوا اختیار با بۆ ئافرەتە حیجاب کاتە سەری بەڵێ مامۆستا ئەوەی کە فەرەنسایکە لە ئەو گۆڕانکاری بڵێ ئەو گۆڕانکاری بە ڕێزت باسیەکەی کە ئەڵێ ئینشاءڵڵا کە گۆڕانکاری ئەکرێ لە تێڕوانینیانە پەیوەندی بەوە هەیە کە ئیعادە نەزەرێکیان کردوتەوە لە کاروبارەکانی خۆیانە بە بەراورد لە حکمی ڕابردوویان یاخود پەیوەندی بەو دانوستانانی لەگەڵ ئەمریکاوە یان ئەوەی کە ئەیانەوێ ئەم جارە بیانەوێت ڕەزامەندی ئەمریکا و ئەوروپاش بەدەست بێنن ئەوان تەنها ڕەزامەندی خوای گەورەیانەوێت فقط ئەوان میلەتێکن لە هیچ ناترسن ڕەزا وتیشان خۆشان ڕەزامەندی ئەمریکا و ئەوروپا ئەومانە لای ئەوان هیچین لای مسلمان بەعام ڕەزامەندی ئەمریکا و فەرەنسا و ئەم وڵاتانە هیچ نییە بەڕاستی لەبەرەوە ئێمە بە وەکو مسلمان هەمومان یەکەم شتێک کە بەلامانەوە گرنگە ڕەزامەندی خوای گەورەیە ئەوانیش ئەوەی کە هەوری بۆ دەن ڕەزامەندی خوای گەورەیە لەبەرەوە ئەو وڵاتانە ئەگەر هات و دەستی یارمەتی و دەستی ئەویان درێژ کرد حیواریان درێژ کرد مسلمانیش دەستیان بۆ درێژەکە بەڵام ئەگەر دژایەتیان کرد دژایەتیانەکە لەبەرەوە مسلمان هەرگیز دەست پێشخەر نییە لەبەرەوە ئەوان دەست پێشخەر بوون ئەوانن ڕۆشتون کە جوندیان بردەوە بۆ ئەو وڵاتە و داگیریان کردووە ئەناخۆ ئەفغانێکی فەقیر نەڕۆشتووە فەرەنسا و بەریتانیا و ئەمریکاومانە داگیر بکە بڵێ مامۆستا هەر دوا پرسیارەوە کرد لەسەر ئەو دانوستانە مەسەلەن یەکێک لە قیادەکان برادر کە مەطلوب بوو لە ئەمریکیەکان دوجار باز لەوە کرێ کە بە سەردانێکی مخابراتی ئەمریکی ئازاد کراوە لە پاکستان دوجار بوو بە قیادەی دانوستانەکان ئەمە بۆنی ئەوەی لێ نایە ئەم جارە ئەمریکا ئەوێ مامەڵیان لەگەڵ کۆ ئەوانی ژیانەوەی مامەڵە لەگەڵ ئەمریکا بکەن راگیان ئەو شتانە ئەسڵ ساسی نەیە وەکو وتم ئەیانەوێت ڕۆحێکی ئینهیزامی لەو خەڵکات دروست بکەن مەلا برادر بە سەفقەیەک بەربوو کەوا جوندی ئەمریکی ئەسیر بوو لای تاالبان ئەوان هاتن لەگەڵ ئەم جوندیا تەبادلی ئەسرایان کرد وەکو چۆن حیزبوڵڵاه هەموو جارێکە هەموو حیزبەکانی ترێکن ئەو جوندی ئەمریکیە گۆڕیانەوە بە مەلا برادر و مەجموعەیەکی تر بەڵام ئەوە هیچ پەیوەندی بەوە نییە مەلا برادر ڕۆژبێتە ژێر سەیتەرەی ئەمریکیەکان یا هیچ کەسێک یا هیچ قووەتێک لەو قووەتان باش کەواتە پێت وایە ئەوەی کە ڕوویدا لە ئەفغانستان پەیوەندی بە ئەو پەرتەوازەی و فرەڕایی و فرە بۆچوونی و گەندەڵیا بوو کە باسەکرێت لە سەرکردەکانی پێشووی ئەفغانستانە یاخود پەیوەندی بە دانوستانەکان و بە گەڕانەوەی یاخود بۆکو خۆت ئەیڵێت بەڕێستان ئەیڵێت لە کەوانەیەکە کە خۆڕاگری تاالبانەوە بوو بە هیچ شێوەیەک ئەمریکا و بەریتانیا و ئەوروپا و لە منی ببیستەوە من لەگەڵ مستەوای گەورەشە ینی پەیوەندیا پێ قسم کردو و هەر هەمویان شۆک بوون و هەر هەمووشان پیان ناخۆشەکە تاالبان چۆتە سەر حکوم بەڵام مەجبورن تەعاملی لەگەڵا بکەن لەبەرەوەی خەڵکی ئەفغانستان هەر هەمووی دەعمی تاالبانی کرد و ئەو دانوستانانە وەکو باسمان کرد خەڵک زۆر بەغەڵەت حاڵی بوو ئەو دانوستانان هەرگیز بەوە نەبووە کەوا حکم تەسلیمی تاالبان بکەن ئەو دانوستانانە سێ چوار خاڵ بوو یەکێ لەو خاڵانە ئەوە بۆ کە ئەمریکا لە زمانەی ترامپیشە قەراریان ناوە کەوا بکشێنەوە لە ئەفغانستان ئەوانیش تا ئەو مدەتەی ئەکشێنەوە هەردوو لە وەقفێکی ئیطلاقی نار بکەن بە یەکەوە کە لە یەکتری نەکوژن لە کاتی ئینسیحابی ئەمریکیەکانات پەلاماریان نەدەن ئەمریکەکان پیاوتون ئێوە داوایەوەتان کردو ئێمە دەرچینەوە ئێمە دەرەچین بەڵام وەرن با بە ئیتیفاقی دەرچین شەڕ نەکەین تا ئەوانەی دەرەچین ئەوانیشتیانە باشە ئیتیفاق لەسەر ئەوە بووە
بۆ مەوزوعی حتا ئەفغانیەکان چەندێکی شەیەکێک لەو خاڵانە ئەو بۆ کە مەجموعەیەک لە سجنەکان کە لە ئەفغانستان سجن کراون بەر ببن بەڵام ئەم نظامی کە لە کابولا بوو بە هیچ شەوێک ئەویش گوێی بەوە نەگرت سجنەکانی تاالبانی بەرنەدا لەبەرەوە ئەمریکا حتا لەوە دەسەڵاتێکی وای نەبوو کە بەسەر ینی زۆریان لێ بکاو بڵێ بەریشانتە پێشی خۆش نەبوو لەبەرەوە ئەمریکا ئەوی ئێمە تەنها هەوڵ ئەدەین یان ئەو هەوڵ ئەدەین کە ئێوە و ئەو حکومەتەی کە لا کابولان یعنی چۆن ئەڵێ نەوە حیوارێ بکەن ئەینا قەت بەتەمای ئەوە نەبوونکەوە تاالبان ئاوا بە زووترین کات بەو شێوەیە خەڵکی ئەفغانستان هەمووی دەعمی بکە و بە زووترین کات ینی ئەفغانستان ئازاد بکەن و ئەمریکەکان خۆیان ئەڵێن جۆ بادن خۆیڵێ ئێمە شۆک بووین لەو مۆزوعە و هەموو وڵاتانی ئەوروپا شۆک بوو ئەڵێ ئێمە 300,000 جوندی ئەفغانیمان تەدریب پێ کردووە باشترین سیلاحمان ناوەتێ باشترین تەدریبمان پێ کردووە خۆیان معاشەکەیان ناوەتێ هەمویان کرد بەڵام هەموو شێرە بەفرینە هەمووی توایەوە مامۆستا ببوورە بەڵام پرسیارێک لێرە دێتە پێشەوە ئەگەر ئیتفاقیەک نەبێ مەسەلەن من ڤیددیۆیەکم لایە لە ڤیددیۆکە مەسەلەن لە مەتاڕی کابول هی دوێنەیە نێوانی ئەمریکیەکان و سەرباز ئەمریکیەکان و سەربازانی تاالبان چەند ڕیزێک و تۆمبێلە مەسەلەن ئەو خەڵکانەیانەوێ بڕۆنە فڕۆکەخانە و بگەنە فڕۆکەکە بەناو چەکدارانی هێزەکانی تاالبانە دێن و ئەڕۆنە ناو چەکداران یاخود هێزەکانی ئەمریکاوە یەک ڕیسیارە لە نێوانیان ئەگەر ئیتفاقیەک نەبێ مەسەلەن چۆن ئەبدووە هێزە کە ساڵانێکی زۆر 20 ساڵە لە یەکترە کوژن یعنی پەلامار یەکتر نادەن ئەگەر ئیتفاقیەک نەبێ مسلمانی حەقیقی ئەڵێ وەئوفوا بالعهد إن العهد كان مسؤولا مسلمانی حەقیقی ئەبێ ئەو عهد و پەیمانەی کە کردی پابند بێ پێوەی حتا گەر سەریش کەوتی ئێستا ئەفغانێتوان ئەو ئەمریکانە هەمیان بگرن بەڵام لەبەرەوەی عهدیان کردووە ئیمزایان کردووە لەگەڵ یانە کەوا بە سلمی ئەوان بکشێنەوە ئەمان هیچ زەرێکیان لێ نەدەن ئەوان پابندن بەو عهدەی خۆیانەوە کە دایان ناوە و ئیلای ساکێتوان هەموو شتێ بکەن ئەفغانستان دەستیان هەیە بەڵام ئەوان مسلمانێکی حەقیقین و ئەو عهدەی کە کردویانە لەگەڵ یانە پابندن پێوەی بەڵێ ئێستا ویلایەتی پێنجشێر کە بە زیاتر ڕەمزی شامەسعود ناوزە دەکرێت و ئێستا ئەحمەدی کوڕی و لەگەڵ کۆمەڵی خەڵکی تر لە پاشماوەی هێزە تایبەتەکان ئەوانەی مدەڕەب بوون لەوێن و باسیەوەکەن کە شەڕی شەکەن پێت وانییە کە ئەفغانستان بکەوێتە شەڕێکی ناوخۆیەوە و دوێنێش بە سەرکردەی یەکێکی تر لە سەرکردەکان کە جێگری دومی سەر و کۆمار بوو چەند ناوچەیەک تەقەی تێکەوتووە و واسەلەن ئەو هێزانە چوونەتەوە ناوی ئەمە سەرەتای شەڕێکی ناوخۆیی دروست ناکە لە ئەفغانستان هەر بەوەی کە ئەو لیڤی ئەوەی کە هاتە کوردستان و دووسێ ڕسمی کرد لەگەڵ بەرپرسانی کوردستان و دواییش ئەو هینیان پێکردە و ڕیفراندەوە مشتەکە و نەتیجەکەی خەڵک بینی مادەم ئەو لیڤێ ڕۆشتەوە بۆ ئەوێ هەمان نەتیجەیە ئێوەش براگیان لەبەرەوەی زۆرینەی خەڵک بەنشی ویلایەتێکی بچکۆلانەیە بەڵێ ئەحمەد شاه مەسعود پیاوێکی زۆر ڕێزدار بوو و هەموو خەڵکی ئەفغانستان ڕێزی لێگرێ و ئەوانش حتا تاالبان احترامن بۆ خەڵکەکە و احترامن بۆ ئەو تاریخی کە هەیەە یعنی بە هیچ شێوەیەکەوان بەڵام عەبدوڵڵا کە یەکێ بوو لەوانەی کە زۆر نزیک بوو لە ئەحمەد شاه مەسعود عەبدوڵڵای سەر لە دانوستانە لەگەڵ تاالبانە باشە مانەوەی کارەزای کە سەر کۆمار بوو عەبدوڵڵا و بەشێک لە بەرپرسە باڵاکان و دوێنێ عەبدوڵڵا مەسەلەن لە پۆستێکی فەیسبووکدا ئەڵێ ئەمە ڕۆ ئێمە دانیشتنمان کردو باس لە وەزعی ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە ئەم لێک نزیکی عەبدوڵڵا و حەمید کارەزای کە لە ناو کابڵ ماونەتەوە پەیوەندی بەوە هەیە وەکو جەنابتم وت تاالبان زۆر ئاقلانە ڕەفتارەکەن و حەزەکەن هەمویان بەشدار بن و حەزەکەن ئەفغانستان بەرەو ئیستیقرار بڕوات و حەز ناکەن شەڕ و شتیوا ببێ حەزەکەن طبعا ئەفغانی هەمووی لەگەڵ حکمی ئیسلامی هەیە طبعا بە کارەزایە و بە عەبدوڵڵای هەمیان لەگەڵ لەوە هەمیان متفقن لەبەرەوە کێشەیەکی وایان نابێت تەنها لەسەر ئەوە نەبێت سوڵتەکان لەوانەیە هەنێ سوڵتە بەش بکەن هەنێک ینی ئەو حڕیاتێکی خۆیان هەبێ ئەو لە مەناتیقەکانە لە جێگەکانە بەڵام ئەوە هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەو ئاقلیە کە ئێستاکێ ئەو هەنگاوە باشانەی کە ناویانە و ئێمەش هەمووان پێمان خۆشە هەموو کەسێ بێ پێی خۆش بێتەوە بە حیوار بتوانن ئەوانەی کە خەڵکی ئەفغانستانن پێکەوە دابنیشن و حەلی کێشەی خۆیان بکەن بەڕاستی بە شێوەیەکی جوان بەڵێ مامۆستا حسان باز لەوە کرێ هەندێک گروپی کوردی لە ئەفغانستانن ئەم گروپە کوردیانە مەهامیان چێ لەوێ ئەو هیچ باز لەوە کرێ کە چەند دانیشتوانێکی ئەفغانستان لە چەند شارێک کوردن بەڵام ئەو گروپە هیچ گروپێکی چەکداری کورد لە ئەفغانستان هەیە ئێستاکەی لی نییە لە بەڕۆی تاالبان پێویستیان بە هیچ هێزێکی چەکداری نییە لە کاربەتیان بدات خۆیان کافین
حالیان هیچ کوردێک لەوێ نییە. کورد زمانەی کۆن لە هەشتاکان و زمانەی بڵین احتیلالی سۆڤێتی و ئەو کاتانە کوردی لێ بوو و دوایش لەم ئەخیرانە هەر لێ بوو کە ینی وڵاتەکە بەرە و هەر لازال شەڕی تیا بوو لەگەڵ داگی کەروانە. بەڵام ئێستاکێ بە پێی هەموو معلوماتێکی ئێمە کوردێکی وای لێ نییە. بەڵێ وەکو هێزی چەکداریش باز لەوە کرا کە چەند گروپێکی کاتی خۆی کۆنی ئەنسار و ئیسلام ئێستا لەوێن وانە مەگەر بە تاکی خەڵکێک بە تاک ئەویش لەوێ ژنی هێنابێ و دانیشتوێ بەڵام وەکو ئەوە نییە کەواکو گروپێک بێن و لەوێ و ئەو شێوە بۆ شێوەیە نییە. بەڵێ کاتە بێژەوەی بێمە سەرەوەی کە بڵێم ئەم دۆخە پەیوەندی بە عراقەوە هەیە پێت وایە مەبەستمەوە بینەرەکانیش و مەبەستیانێنی پێت وایە کە لەبارەی مافی مرۆڤ خۆگونجانێک هەبێ کە کڕۆکەکەی لە دینی ئیسلامە بەڕاستی لەبارەی پێکەوە ژیان لەبارەی مافی ژن ئەمانە تاالبان پێداچوونەوە بکات وە کردبێتی هەرە وتە جوانەکانی مافی مرۆڤ ئەوەیە کە سەرکردە عمەری کوڕی خەتاب ئەفەرمێ مەتا ئێستعبەتم الناس وقد ولدتهم أمهاتهم أحرارا. بەڵام بەدا خۆی مرۆ حتا هەیە کۆی لێشە بەڵام قساڵێ بە عمەری کوڕی خەتاب. بەڵام عمەری کوڕی خەتاب ئەو قسەیە لە هەموو شوێنێک و لە هەموو جێگەیەکە حەقە بنووسێ لە هەموو شوێنێکی مافی مرۆڤە. طبعا ئەو ڕێزەی کە ئیسلام ئەیدا بە مرۆڤ لە هیچ شوێنێکی ترانیە لە هیچ جێگەیەکی ترانیە. لەبەرۆ ئێمە وەکو مسلمان خوای گەورە بە عەزیزی دروستی کردوین و هەموو مافی هەل لە ئافرەتەوە بیگرە هەتا هەموو مافەکانی تر لە ئیسلام و لەو کتێبەی کە ئێمە ئیمانمان پێێتی هەموو مافەکانی تایە بە شێوەیەکی ڕێک و پێک. ئەوە خەتای ئینسانەکانن لەوانەیە بە شێوەیەکی جوان تەطبیقی نەکەن. بەڵام ئەگەر تەطبیق بکرێ بە شێوەیەکی جوان ئێمە لەو باوەڕاین زۆری نەی ڕەهای خەڵک زۆری بەدڵە بێت. زۆر باشە مامۆستا کەواتەیەکی تر لە پرسە گرنگەکان ئەو دۆخی ئەفغانستان باز لەوە کرێت کە لە عراقیش ڕۆدا ئەمریکیەکان کە بێت و عراق جێ بهێڵن ئەم دۆخە بۆ عراقی ژواریدە لەبەرەوەی لە ناو شیعەیە هەمویان کۆگنین لە ناو سونەیە هەمویان کۆگنین و هێشتا پاشماوەی بەعسیەکان ماون پاشماوەی القاعیدە بەشێکی ماوە داعش هێشتا شانەی نووست و هەندێک جار شانەی ئاشکرای ماوە ئەمە تا چەند واریدە کە لە عراقیش ڕوو بدات. زۆر واریدە لەبەرەوەی کەسێ بوون. طبعا کاتی خۆشی بە ئەمریکیەکانمان وت ساڵی 2002 من یەکەم کەسێ بووم لە موتمارەکاتمە دەرەوتم ئەمریکا بەم ئەقلیەتە بچێتە ناو عێراق ئەبێ بە شەڕی شار بە شار ئەبێ بە شەڕی جادە بە جادە وە قسەکەشمان ماوە و ئەوە تا لە ئەرشێفا وەتوانن بڕۆن تەماشایکەن. ئێمە ئەو کاتە بۆ چوونی تاوەتیمان کرد و وەزەی عێراقمان چاکەرزانی و چاکمان ئەناسی و ئێستاکێش تەسریحەکانی ئێمە هەیە و خەڵکەتوانێت بڕۆ تەماشای بکات قسەکەی ئێمەش دەرچوو هەنی خەڵکی ترکیانەوە گوڵباراتانەکەن و چاکتانەکەن ئەو تا بزانە ئەمریکا دوای 20 ساڵ خۆی ئەترافەکە کەوا گەورەترین غەڵەتیان کرد لە عێراقا و بەو شێوەی کە ڕۆژنە ناوعێراق ئیستا پەشیمانە بێتەوە. ئیستا تازە دوای 20 ساڵ ئەمریکیەکان و سەفارەتەکانیان ئەچن زان ئەگەڕێن بە شوێن سونیابی دۆزنەوە. طبعا ئەمە شەر غەڵەتە چونکە شەڕی مەذهبی لە عێراقا کاتی خۆی نەبووە شەڕی مەذهبی و شەڕی ئەم قەومە و ئابەم شێوە ناشرینەی کە ئێستاکێ هەیە لە عێراقا لەگەڵ ئەمریکا هاتۆتە ناو عێراق. ئەینا ئێمە کاتی خۆی لەوانەیە جەنابیشت تەمەنی زۆر نەبێ ئەگەر لە خەڵکێکی کۆنتر بپرسی ینی ئەو کوردانەی کە حتا لە بەغاوانە بوون عەرەب زۆر احترامی کوردەکانی گرت ینی ئەوە نیزامەکە بوو خراپ بەڵام ئێستاکێ وای لاتەوە بەداخەوە ینی شتەکە شۆڕ بۆتەوە بۆ خوارە بۆ ناو میلەت ینی وای لێ هاتبوو ژمارەی سلێمانی لەولای تۆس خورماتوە تەقەی لێکرا یا ژمارە هەولێر یعنی شتەکە بە شێوەیەکی وای لێ هاتبوو جاران تەنها حکومت ڕقی لە بڵین لە مافە سیاسیەکانی کورد بوو بەڵام عەرەب ڕقی لە کورد نەبوو. بەڵام ئێستا کارێکیان کردووە عەرەب ڕقی لە کوردە تورکمان ڕقی لە کوردە هەمووی ڕقی لە یەکتریە. لەبەرەوە وەزعەکە زۆر خراپە ئەگەر خەڵکێکی باش و چاک و حەکیم بەڕاستی بە شێوەیەکی ئاقلانە ڕەفتار نەکا وەزعی عێراق و کوردستان زۆر لە ناوچەکانی تر خراپتر دەبێت. تەنها بابەتەکە پەیوەندی بە گەندەڵیەوە ئەبێ یاخود پەیوەندی بەو فرە بۆ چوونیەوە ئەبێ یاخود چه هێزێک ئەمریکا مەسەلەن ئەیهێنێتەوە بۆ سەر حکوم چه هێزێک وەکو تاڵەبانی ئەفغانستان ئامادەیە بۆی مەسەلەن دانوستانی ژێربەژێر بە هەر شێوازێک بێ بێنێتەوە سەر حکوم. من لەو باوەڕام ئەمریکا هەست دەکەن کە کاتی خۆی غەڵەتیان کردووە لەبەرەوە ئەمریکا ئێستاکێت تقریبا نظرێکیان هەیە پێڵەن نظرەی چۆنەڵی ئەلفەوضە الخەلاقە
ئەڵێ لە هەنێ وڵاتە کە زۆر نایانێ بچنە ناوی خۆیان ئەڵێ فەوزایەکی زۆر دروست بکە با خۆیان بەر ببنە یەکتری دوایی کێ بە خۆت وێمە لەگەڵ بە قووەتەکە تەعاملەکەی کەواتە ئەو دۆخە چاوەڕێکرێ بۆ عێراقیش بەتاکید لەبەرەوەی ئێستاکیەکە ئێمە تەماشاکەین لە عێراقا گەندەڵی لە پێش وڵاتە ئەفریقیەکانەوەی ناعەدالەتی لە پێش وڵاتە ئەفریقیەکانەوەی بە شێوەیەکی وای لێ هاتووە لە سەدا پێنجی ئەو میلەتە هەرچی بەرووبوومی ئەو میلەتە هەیە و هەرچی ئیمکانیاتی ئەو خەڵکەیە ئەیبەن خەڵکی متەوەسط نەماوە لەسانە و پێنجی خەڵکەکە بەرەو داڕمان و بەرەو چیە ڕوا بەرەو فەقیریە ڕوا خەڵکیش کە فەقیر بوو هیچ شتێکی نەما بەدەستەوە هیچ شتێکی نەماتەوان ئەتەقێتەوە وەکو عینی تەنکێکی بانزین وایە بەڕاستی بەش قاردەیەکێوێ لەبەرەوە ساڵەهای ساڵە نەیانتوانیوە حکمێکی ڕەشید لە عێراق و لە کوردستانە حکمێکی ڕەشید نییە لەبەرەوە تەماشاکەی هەموو ئەو بەداخەوە هەموو ئەو حکووماتانەی کە هاتووە لە کوردستان لە ساڵی 1990ەوە تا ئیمڕۆ خراپترین ینی هەموو جارێ بەرەو خراپتر هاتووە تەماشاکە ئێستاکێ مامۆسایان ڕسوا کردووە نیو مەعاش و نازان چارەکە مەعاش و حەچی نەزەرەی خراپە بەسەر ئەو میلەتە تەطبیقیان کردووە میلەتێ لەسەر ئەوە تا ئێستاکێش بڕۆ تەماشاکە دووکەڵی هەموو نەوتەکەی نەوت و بانزینی خەڵکە چێ بە چەمچەماڵ و خەڵکی ئەنفال و بەو شوێنانەیە بەڵام خەڵکە فەقیرەکە نانیە بیخوا ڕۆژ بە ڕۆژی شتەکان گرانە بێ ئەی بەتەمای ئەو خەڵکە تاکە یانی بێدەنگ بێت زۆر باشە کەواتە چارەسەری ئەوە یاخود ئێوەکو هێزێکی بەڕێزت وەکەوەی کە سوکارت باوکی خاڵی خۆشببووتان مەسەلەن ڕۆڵی هەبووە لە شۆڕشی کوردیدا چارەسەر چییە بۆی هەرێمی کوردستان کە بە خوێن و خەباتێکی گەورە گەیشتۆتە ئەمڕۆ بەهۆی گەندەڵیەوە نەگاتە دۆخێکە کەس ئاواتی پێ نەخوازێت وڵی پێش هەموو شتێ ئەوەیە وەختی خۆی من یەک نەزەرێن بۆ ینی بۆ خەڵک ینی وەختی خۆی پۆتین کارێکی کرد رووسایی هێنایەوە سەر ڕەوڕەوەی خۆی هاو هەموو دەوڵەمانەکانی کۆکردۆتی من ئەزانم ئێوە هەمووتان گەندەڵن ئەزانم هەمووتان ئێوە دزن گەندەڵن بەڵام وەرن پارەکانی خۆتان بێنە ناو ئەم وڵاتە لەم وڵاتە ئیسیسماریکەن بۆەوەی عەلەلەقەڵ کاسپی خەڵک و بەرهێنان ئەم شتانە زیاد بێت ئێستا ئێمە هەرچی ئەوانەی کە بەرپرسن لە حکوومەتە هەرچی ئەوانەی کە هەن هەموو میلەتە زانێت کە هەمویان دزیان کردو و دز بوون هەموو ئەزانین ئێمە هەموو یەکتیە ناسین نزانین پێشەوە چیان هەبوو ئێستا چیان هەبوو خۆ ڕسمەکانیشان هەیە لە پێشنەوە ڕسمیان چۆن بۆ ماشەڵڵای ساکێش چۆنن لەبەرە کاکی برا عەلەلەقەل ئەو پارانەی کە بردویانە کە جێ پێشەوەی ئەو وڵاتانە بلۆکی بکە پێشەوەی ئەمریکا و ئەوروپا و ئەو وڵاتانە بلۆکی بکەن عەلەلەقەل بیەنەوە بیان بۆ خەڵکە فەقیرە وەختی خۆی لە مێژووە ئەو پاران دوای ناکەوێتەوە فریایان وەختی خۆی لە مێژووە کە هاتن یەکێ لەو ملوکانە داگیریان کرد شوێنەکەیان لە قەسرەکە ماڵ و مڵکێکی زۆریان دۆزیەوە کابرا ئەوە بەرزیان کردەوە بە ئاسمان وتێک بەس ئەمانە و بدایە بۆ فەقیرە خەڵک دیفاعیان لێ کردی جا ئەمانەش بەڕاستی ئەگەر بە زووترین کات نێنەوە بە خۆیانە و عەلەلەقەل ئەو پارەشتانەی کە بردویانەتە دەرەوە هەمومان نەزانین کەوا پارەی نەوتی کوردستان هیچی دیار نییە پارەی ئەو خەڵکە هیچی دیار نەمەعاژە نیو مەعاژ ئەو خەڵکیان هەمی ڕسوا کردووە لەبەرەوە ئەبێ ئەو ئیمکانیاتەی کە ئێستاکێ بردویانەتە دەرۆی وڵات فەرمو بابی هێنۆ ناوەی وڵات ئەو خەڵکەی پێدامەزێنن ئەو خەڵکەی پێ دڵخۆش بکەن ئەو میلەتە کارێکی وا بکرێت کە ئاشتەواییەکی بینی هەموو دوای ساکە کارێکی وایان کردو کاکە مسلمانیان کردو بە مسلمان کاتی خۆی ئێمە وەختی خۆی کە بزوتنەوەی ئیسلامی بووین لە کوردستانی عێراق شان بەشانی ئەو برایانە لە شاخ دژی بەعسکارمان کردووە هیچ کێشەیەکمان نەبووە هیچ کێشەیە ئەمریکا کێشەی دروست کردو ئیسلامی سیاسی ناشرین کردووە ئەینا ئێمە کاتی خۆی ئەوە تا فەرمو بڕۆ ئێمە من زۆرینەی ئەو قیادە عسکەریانەیە کە ئیساکێ لە کوردستانی شاهن هەر هەمووی دۆستایەتیمانە یەکتیە ناسین باش یەکتیە ناسین و لە شاخا بە یەکەوە بووین ئێمە بە مەفاریزی ئێمە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە لە ساڵی 1970 تا ئەنفالەکە من ئامۆزای خۆم ئیبراهیمی مامۆستا مەلا عوسمان کە کوڕی ڕابەری گشتی بووە 6 مانگ لە منتیقەی قەراق و ئەو ناوچانە بووە لەگەڵ 600 پێشمەرگەی بزوتنەوەی ئیسلامی یەکێتیە دژی بەعسکاریان کردووە لەبەرەوە کاکی برا ئێمە لە کوردستان کاتی خۆی بۆ جوان بوو هەموو خەڵکەکە یەک هەدەفمان هەبوو ڕزگارکردنی و خەڵکە بوو بەڵام بەداخەوە ئێستاکێ ئیعلامێکی فاسیدی جۆراوجۆ کە دروستیان کردووە ئەخلاقی ئەو میلەتیان نێڵا و خەڵکیان مەشغوڵ کردووە بە هەنێ کە زۆر دوورە لە ڕەها و لە بینای ئەخلاقی و خەڵکە ئێمە بەڕاستی ئەوانیان کارێکی وایان کردووە ساکێ مسلمانیان ناشرین کردووە
بە دوایەوە هەست کەسێک بەدڵیان نەبێ و قسەیە بەدەسەڵات بێ و قسەی حەقڵێ ئەمە داعشە و ئەمە ئەوەیە ئەوەیە کاکی برا خەڵک داعشی بیستە چۆ ناوی هەمووی 100 مەتری لێوە دوور بوو ئەوانەی کەیساچە گیراوان بۆ ناوانە هیچی ئەسڵ ئەساسی نییە ئادەی محکەمە کراون ئادەی محامی دیفاعی لێ کردوون ئێمە ئەبێ بەڕاستی کابرا هەیە ئیسلامیە لە هەولێرا گیراوە 20 ساڵە محکەمەش نەکراوە کاکەگەر حکمی ئەبدیش بوو بێسە وایە بەر بوو وایە لەبەرەوە ئەمانە هەمووی بەڕاستی حتا يعني والسمعي ام حكومتي هريمي كردستان زۆر ناشین کردو لە دەرەوە ئەوە تا بە ئاشکرا لە منطقەی دوهۆک و لەو ناوچانە ئەو هەموو سەحافی خەڵکە گیراوە هەموو دنیاڵێ بابەوانە بەریانن بەریان سیاست بە عینادی ناکرێت سیاست بەقی ناکرێت ئەبێ ئاشتەواییەکی عام بکرێت لە بینی هەموو ئەو خەڵکە ئەگەر ئەیانەوێ ئەم وەزعە ئەما بە نەجاتی بڕوا بە شێوەیەکی باش بڕوا ئەبێ حیوارێکی فعلی لە بینی ئەو خەڵکە هەمی بکرێت ئاشتەوایەکی چاک بکرێت لە بینی ئەو خەڵکە بۆ ئەوەی ئێمە هەمومان بتوانین میلەتەکەمان پارێزین خەڵکی خۆمان پارێز بەڵێ دوا پرسیارم دێمە سەرەوەی کە ئەم دۆخی ئەفغانستان پەیوەندێکی بە ئێرانەوەیە ئایا لە سوودی ئێرانە و ئێران پێی خۆشە یاخۆت لە دژێت وەکو هەندێک باسی لێوەکەن و تورکیا تا چەند ڕۆڵی هەیە لەو بابەتەیە تا چەند نزیکە لە تاڵبانەوە ئەو وڵاتانە زۆربیان بەڕاستی چاوەڕێەکەن بەڵام دوو وڵات زۆر زیرەک بوون لە مۆزوعە ئەویش رووسیا و سین بوو لەبەرەوە کاتی خۆی حەزەکە مەمەش بەبیر بە خەڵکی بەڕێز بێنمەوە کە کاتی خۆی ئەمریکا نێهێشت کە ڕووس سەرکەوێت لە ئەفغانستانە و ئەو شەڕی کرد لە بەرخاتی مسلمان و ئەفغانیەکان نەبوو لەبەرەوە بوونیان ئەویست رووس و سین دەستیان بگا بە میاهی دافیئە لە خلیجە ئێستاکێ رووس و سین زۆر زۆر بە ئەقلانە بۆ ئینسیحابەی ئەمریکا وتیان ئێمە دانەنین بە تاڵەبانە و ئامادەی قسەیان لەگەڵا بکەین و قسەیان کرد بۆ ئەفغانستان لە ناحەی جوغرافیەوە ناحەیەکی زۆر زۆر بە قووەتە ئەتوانێت بێ بە ڕێگایەکی کورت بۆ رووس و بۆ سین بۆ تیجارەتیان لەگەڵ هیند و لەگەڵ خلیج و لەگەڵ ئەو شوێنانە هەمووی بەنسبەتی ئێرانیشەوە تەبعەنەوە وڵاتێکی گەورەیە و لە پاڵیایەتی وا باشترێکەکەەوە علااقاتێکی ینی برادایەتیان هەبێت ئێران زیاتر چاوەڕێوە کە لە بەرەوەی کەمینەیەکی شیعە هەیە لە ئەفغانستان کە پیان منطقەی هەزارە بزانێت ئەمیان لەگەڵ ئەوانە چۆنە من لەو باوەڕام ئێران باش نییە بە هیچ شێوەیەک عداوەتی تاالبان بکات وا باشە وەکو دوو جەمسەری وڵاتی ئیسلامی کەوا دایالۆک هەبێ لەگەڵیانە و بەیەکۆ قسە بکەن لەبەرەوە ئەگەر خوا نەخوازە هەر شەڕێکیش بە بەتیشۆ کەس زەرەر ناکە ئیلا ناوچەکە و مسلمانان بێت بەڵێ مامۆستا دوا پرسیارم ئەوە بێ ئەگەر هەرچەندە پێشتر وتم دوا پرسیار بەڵام بڕیارت نەداوە 2000 بڕیارت نەداوە مەسەلەن ئەگەر دۆخەکە بەلایەکە کەوت سەردانی کابڵ بکەیت و لەوێ مەسەلەن ئەگەر بچیتیان پێ ئەڵێیت و بە تایبەتی بە بەراورد لە حکمی 6 ساڵی ئەو کاتیان بەتاکیید من پێشم وتم ئێمە ئەو خیبرەی کە هەمانە هەر شتێک بە ئێمە بکرێت لە ئیستیشارە لە مەواضعی دیبلۆماسی من پێم وتون بە ئەو برا بەڕێزە زەبیح الله مجاهید تۆم بە هەموو شێوەیەک ئێمە ئامادەین بۆ یارمەتیدانتان بە ئەوەی کە بتوانین ئەو خیبرەی کە هەمانە و بەتاکیید ئەگەر وڵاتیش تۆزێ ئاران بێستاکێ مەتاروشتەکان تۆزێک گونجاو نییە بەڵام ئەگەر بڕۆنۆ سەر خۆیان زۆر زۆر بە خۆشحاڵیەوە سەردانیشانەکەین و ڕێز و سلاوی میلەتی کوردی مسلمانیشان پێگەین. بەڵێ زۆر زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئەحسان مەلاعەلی عەبدولعەزیز سەرکردە لە بزوتنەوەی ئیسلامی سپاس بۆ بەڕێزتان بۆ ئەو دیدارە و بەشداریتان لە پانۆرامادا. بینەرانی خۆشەویست لە گەڵاوکارانم پانۆرامەیەم شەومان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ مولایەکتان خواتان لەگەڵ.